سڵاوتان لێبێ بەیانیتان باش سڵاو هاژە سڵاو هاکار سڵاو لە تۆش زۆر سپاس بەو هیوایەن ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باشتان هەبێ ئێمە لەگەڵتانین لە بەیانی 24 وەکو ڕۆژانی ڕابردوو ڕگە و بابەت و تەوەری جیاوازمان دەبێت لەگەڵمان بمێنەوە تاوکو کۆتایی بەرنامەکە هەندێک زانیاری نوێ هەیە هەندێک بابەت هەیە بۆ هەمومان گرنگە بابەتی تەندروستی بابەتی هۆشیاری و بابەتی هونەری و کللتوریشمان دەبێت ڕۆژێکی باشتان هەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێک بن ئەم کاتژمێرە من و هەکار میوانیەوە بین تا و بەرگە و بابەتانی ئامادەمان کردووە پێشکەشیەوەی بکەین هەڵبەت ئێمامانەوە بەیانیان ئەو بابەتانە بێت کە پێویستەکە بۆ ڕۆژەکەمان تەواوی ڕۆژەکەمان بەخۆشی پێبەڕێ بکەین لە بەرەوەی هەمیشەوە هەکاربیانیت چۆن هەستای بە بیرکردنەوەکانت چۆن بوو ئەتوانی ڕێڕەوی ڕۆژەکەت بۆ ئاراستەیە بەری بەشێک لە بابەتەکانی کە ئەمڕۆ ئامادەمان کردووە لە سەرەتای پرۆگرامەکەەوە دەخێنەڕۆ لە قەڵاتزێ یادی کۆچی دوایی 51 ساڵەی حەسەن زیرەک بەڕێوەچوو لە یادەکەشدا لەلایەن هونەرمەندانەوە گۆرانیەکانی حەسەن زیرەک گوترانەوە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکانە و باس لە وشارکردنەوەی کۆمەڵگە دەکەین نووسەر سەگڤان سندی بەرهەمێکی بەناوی هێڤی بڵاو کردەوە ئەم بەرهەمە دیوانێکی هەڵبەستوانی کورد جگەر خوێنە پرۆفیسۆر عومەر پەتی کتێبی پەتینامەی بڵاو کردەوە ئەمڕۆ میوانی بەیانی 24 دەبێت و باس لە 46 ساڵ ئەزمموی خۆی دەکات تاریکە بازار یەکێکە لە شوێنەوارە مێژوویەکانی کرماشان و جوڵەیەکی گەرمی بە بازرگانی شارەکە بەخشیوە. بابەتی یەکەمان بابەتی هونەریە بابەتێکە باس لە دەنگێک دەکات لە هزر و لە مێشک و لە دڵی هەمومان بەردەوام دەمێنێتەوە یەکێکە لە هونەرمەندە زۆر گەورە و زۆر خۆشەویستەکان ئەگەر هیچ نەبێ ڕۆژانە یان هەفتانە ڕێک دەکەوێت لە بەرخۆمانەوە گۆرانی ئەو بڵێنەوە ئەمیش هونەرمەندی گەورە حەسەن زیرەکە وایە بێگومان هەکار حەزە بە دەنگی حەسەن زیرەکە بەڵێ دەنگە کلاسیکەکانم هەموو پێخۆشە بەڵام هونەرمەند حەسەن زیرەک یەک لەو دەنگانێ بەتایبەت لە هەندێک کەش و با بڵێن ئەجوایی تایبەت ینی چێژێکی زۆر زۆری هەیە سروشتەوە یان زۆر جار یان نەورۆزان ینی نەورۆزان کەسمان نییە دەنگی ئەم هونەرمەندە نەمرە بەرگوێمان نەکەوت بێ و نەمان بیست بێ و کە گوێ لە ناوەکەیە گرین یەکسەر ڕاستەوخۆ هەر گۆرانێکی بێ دێتەوە گوێمان لە بەرەوەی ئەمەندە گۆرانی زۆرە کە تا ئێستاش ناتوانرێ بڵێن ئەمەندە گۆرانی هەیە لە بەرەوەی هێشتا هەندێک گۆرانی هەیە کە لەوانەیە نەچوو بێتە ناو ئەرشیفەکانیەوە لای کەسانێک ما بێتەوە و خەڵکێکی زۆر زۆریش حەز بە دەنگێکە لەگەڵەوەشدا کەسانێکن حەزەکەن بەردەوام گۆرانەکانی بڵێنەوە بۆیە بۆ یادی ئەم هونەرمەندە کە 51 ساڵ بەسەر کۆچی دوایی دەتێپەڕێ هونەرمەندێکی ناسرا و دەنگخۆش کە حەسەن زیرەکە بەو بۆنەوە لە قەڵازێ ئێوارە کۆنسێرتێکی گۆرانی و میوزیکی سەرشقام بۆ یادی هونەرمەند بەڕێوە چوو و لەو ئێوارەشە گۆرانی و میوزیکەکە لە ماڵی ڕۆشنبیری کە لە پووری قەڵازێ پێی هەستا بوو ئامادەیان کردبوو. هەریەک لە هونەرمەندان ئەحسان زیرەک و پشدەر قەڵاتزی ژمارەیەک لە گۆرانیەکانی حەسەن زیرەکیان گوتەوە جا گۆرانی بێژەکان لە دەستبادان و لار و لەنجەش لاسای حەسەن زیرەک دەکەنەوە حەسەن زیرەک ینی بەتایبەت بە ستایلێکی تایبەتی خۆی بەمە بەناوبانگە بەو جەمەدانیەی چی پێ دەڵێن مشتی چی پێ شێوازی زۆرە هەوری هاوکاران مەڵەن هەوری بەس پێم وابێ هەوری زیاتر بۆ ئافرەتانە مشکیە جەمەدانی حەسەن زیرەکیش باز دەکا هەوری بۆ خانمانە ئیتر بەڵام شێوازی جۆرا و جۆری هەیە و بەستنەکەش یەر جۆرا و جۆرە بە من و تۆ خۆمانی لێ نین زۆر باشە با ببینین أصفر بيا شهري حجدي يا حوصر بيا ديخو مواقعصي صر بيا وكبريني دي وادر
ئەمڕۆ لە یادی 51مین ساڵیادی کۆچی دوای هونەرمەندی گەورەی کورد مامۆستا حەسەن زیرەک ماڵی کەلەپوری ڕۆشنبیری قڵاتزێ هاوکاری دامزراوی کەرمی عەلاکە هەساین بەسازدانی ئێوارە ئاهەنگێک بۆ هونەرمەندان حەسەن زیرەک و کاک پشدەر قڵاتزێی ئەستەبێ بۆ لایم وەگزاری جارایان بە شوێنی دۆش بێیان بێنیە دەیارایان وەکەو دەخوێیانم شەولانە زارایان هونەری کوردی هونەرێکی زۆر گەورە و جوانە ئەگەر باسی قڵاتزێ بکەین لەگەڵ کوریان ینی دەکرێ بڵێن ڕێک نەک هاوسێن بڵکو لە یەک ماڵدان بۆیە لە کاریگەری کوریان هەم ماملێ هەم حەسەن زیرەک هەم هونەرمەندانی ئەودی و مامۆستا مەزەری خالقی زۆربەی ئەو هونەرمەندانە کاریگەریی زۆر زۆریان لەسەر هونەرمەندانی قڵاتزێ و لەسەر خەڵکی قڵاتزێ هەیە بەعام لەسەر منتیقی ئێمە هەیە بەڵام وەکو دەبەری پشدەر و قڵاتزێ بە تایبەتی کاریگەریی زۆر زۆریان هەبوو و هەیەانە چکە پێشتر ئەم هونەرمەندانە سەردانی ئەو شوێنە و دەبەران کردووە چەند جارێک هاتوونەتە ئێرە چەند گۆرانی کانێرەکان تۆمار کردو بۆیە بەو حکومە خەڵکی ئێمە زۆر تامەزرۆی دەنگی ئەوانەیە زۆر تابعی دەنگی ئەوانەیە چشتمیم ڕۆژەهری مارۆ چشتمیم ڕۆژەهری مارۆ روحي شيرين من هذا روحي شيرين من هذا 51 ساڵ بەسەر تێپەڕبوونی ئەو هونەرمەندە گەورەیە ئەوە خۆی لە خۆیدا ئەوەمان پێ ئەڵێت کە مامۆستا حەسەن زیرەک دەنگێکی خودادادیە دەنگێکی سروشتیە هەڵقوڵاوی ناو میلەت و وڵاتەکەی خۆی بووە بەبێ هیچ غەلوغەشی ئەو خودای گەورەی ئەو دەنگونەی پێ بەخشیوە تەمەنم وەکو پێما بێ باسم بە 19 ساڵان بوو ئەو لە قوتابخانەی ئەو هونەرە گەورەی مامۆستا حەسەن زیرەکەوە هاتمە ناو دنیای هونەر هەتا بیشتوانم بۆم ئەلوێ بۆم ئەڕەخسێ و بۆم ئەلوێ ڕێبازی ئەو هونەرمەندە گەورەیە هەرگیز بەرنادەم و بە فەقر و شانازیەوە بەردەوام گۆرانیەکانی ئەخوێنم باشە بابەتێکمان هەیە بابەتێکی زۆر گرنگە ئەمیش بابەتی هۆشیاریە ینی پێویستە هەمومان دەوروبەرمان ئاگادار بکەینەوە خۆمان لەم بابەتە هوشیار بین خۆمانی لێ بە دوور بگرین چونکە بابەتێکە ڕەنگە چارەنووسی خۆمان دەوروبەرمان هەموو بەمە گرێدرا بێ ڕەنگە کاریگەری لەسەر تەواوی کۆمەلگاکە بێ ئەمیش تایبەتە بە مادە هۆشبەرەکان ینی چەندی هۆشیار بی لەم بابەتە ئەوەندە گرنگە و هێشتا هەرکەمە بۆی بتوانین خۆمان بپارێزین دەوروبەرمان بپارێزین پێگومان ئەرکی میدیای کوردستان 24ش بەردەوام لەسەر ئەم بابەتە چڕبۆتەوە کە لە ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانیشدا بێگومان کارەکانمان زیاترە بێ و ئەمانەوێت هۆشیاری زیاتر بدەین و بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانیش ئەڵێن پێویستیان بۆیە کە هۆشیاری نیشتیمانی هەبێت بە تایبەتی بۆ چینی گەنجان بۆی کە لە مادەی هۆشبەر بە دوور بن و لە بەترسیەکانی تێبگەن چونکە ئالوودەبوویەکی مادەی هۆشبەریش قسەی بۆ کورسان 24 کردو خۆی هەکار باسیەوەی کردووەکە ئۆتۆمبیل و خان و کار هەموو شتێکی هەبووە بەڵام دوای بەکارهێنانی مادەی هۆشبەر هەموو ئەم شتانەی لە دەست داوە تەنانەت باوکی مردووە نەیتوانیەوە بچێتە تەعزیەکەی و سەر گۆڕەکەی و لە هەمان کاتیشدا دایکیشی حاشای لێ کردووە بەڕاستی منەڵێم ببورن کە بەم بەیانە ئەم بابەتە زۆر قوڵ و ناخۆشە بویستین یاخود باس بکەین بەڵام ئەمەش لە دەستدانی مرۆڤایەتیە ئەمە هیچی کەمتر نیە ئەگەر زیاتر نەبێت کەمتر نییە لە جینۆساید و لە کوشتن و لە بڕین کاتێک کەسێک خۆی بەدەستی خۆی ژیان لە خۆی و لە خانەوادی و دواتر لە کۆمەڵگەشە سەنێتەوە ئەمن تێناگەم هاژە بەڕاستی ینی ئەو هەموو چیرۆکە هەیە ئەم هەموو ستۆری ڕۆژانە ئێمە جێمان لە دەبی لەسەر بەکارهێنەرانی مادەی هۆشبەر بۆ چێوانی دەوروبەر پەندی لێوەرناگرن سوودی لێوەرناگرن ینی من خۆم دەست بەکارێک دەبم پارەم دەڕوا خێزانم دەڕوا ماڵم دەڕوا دەوروبەرم دەڕوا هەموویم هەر دەڕوا دەشزانم کۆتاییەکەی چییە بەڵام هەر خەریکی دەبم
ئەمە پرسیارێکە زۆر سەیرە بەداخەوە بۆیە ئیشی ئەمەی میدیاکار و تەلەڤیزیۆنەکان ئەوەیە کە بەردەوام هۆشیاری بڵاوکەینەوە بە بیرتان بێنینەوە چ کارەساتێکی بەدواوەیە. هەنگاوی هەڵا سەرتاپای ژیانی گۆڕی. 5 جار بەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەرەوە دەستگیر کراوە. بەو تەمەنە کەمەی هەیەی نزیکەی 8 ساڵی ژیانی لە زیندان بەڕێ کردووە. هەر کاتێکی ژازات کراوە بەهۆی هاوڕێکانیەوە دەستی کردوتەوە بە بەکارهێنانی مادەکە و هەندێک جاری لە تۆڕە کۆمەڵاتیەکان مادەکەی دەست کەوتووە. بەڵام ئێستا پەشیمانە و هەموو شتێکیشی لەدەستاوە. لە کە سوکاری بە دوورخستم، لە نزیکترین برادرم بە دوورخستم، لە بابم دووری خستمەوە، لۆ لەمونە بابم مردەوە نەمدیتەوە، ئەو بە هەموو دنیاەیە. مادۆش بە ڕێکی بەڕاستی ڕێکی ڕاست نییە، ڕێکی زۆ غەڵاتە. وە دەکات داکت لێ بدەت دژمن، وە دەکاتن بابەت لێ بدەت دژمن، وە دەکاتن پەنالوت زیبدی، وە دەکاتن پەنالوت شتیوها بدیوە خوا و عەبەت پێ ناخۆش بی. ئەو ڕێی مادۆش بەریە. پێشتر پێشووی مادەی هۆشبەر بەکاربێنی ژیانە چۆن بوو؟ خۆشترین ژیانم هەبوو. لە کە سوکاری خۆم نزیک بوومەوە، ماری خۆمە بوو، سیاری خۆمە بوو، خانی خۆمە بوو، بە کەیف خۆم دەچووم، بە کەیف خۆم دەهاتمەوە، کەس نەیدەگۆ مارەتە چییە. ئەی ئێستا چی هەیە؟ ئێستا داکەم عاشق لێ کردیمە، ئەوە ژیانەوە. بە پێی ئامارێکی بەڕێوەبەرەتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە 5 مانگی سەرەتای ئەم ساڵ 943 تۆمەتبار دەستگیر کراون. لەو ژمارەیەش 367یان کڕین و فرۆشتنیان بە مادەی هۆشبەرەوە کردووە. 49 کیلۆگرام مادەی هۆشبەریش دەستی بەسەردا گیراوە، لەگەڵ 679 کیلۆگرام حەبی هۆشبەری فەل، 2860 شیت حەبی هۆشبەر. بەکارهێنەرانی مادەی هۆشبەر 80% تەمەنیان لە نێوان 18 بۆ 35 ساڵیدایە. 10% بەکارهێنەری مادەی هۆشبەریش ئافرەتن و 4%شیان تەمەنیان خوار 18 ساڵە. ئەفسەرێکی بەڕێوەبەرەتی نێشتنی مادە هۆشبەرەکانیش دەڵێت پێویستمان بە هۆشیاری نیشتیمانیە. ئێمەکو بەڕێوەبەرەتی نێشتنی مادە هۆشبەرەکان هەوڵەکانمان چڕ کردوتەوە، شەو ڕۆژمان خستوتە سەریەک بۆ دەستگیرکردنی بە فرۆشیارانی مادەی هۆشبەر، چونکە ئەمە دەبێتەوە هۆی ڕێگریەکی چاک لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە ناو گشت چینتێژەکانی کۆمەڵگا. واروها ئێمە چەندین سمینارمان ئەنجامداوە بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا و هەروها توانیمانە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە خەڵکی هۆشیار بکەینەوە. داواش لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین بە هەموو شێوەیەک دوور بکەونەوە لە بەکارهێنانی مادەی هۆشبەر. لەم ساڵدا هەوڵدراوە شادەمارەکانی هێنانی مادەی هۆشبەر بۆ هەرێمی کوردستان وشب بکرێت و زۆرترینەوە کەسانی کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن دەستگیر بکرێن و ڕوبەڕووی یاسایان بکەنەوە. ئازر فاروق، کوردستان 24 هەولێر. سەبارەت بە ئەم بابەتە گرنگە و بە تایبەتیش لە ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان ئێمە میوانداری بەڕێز هۆشنگ عەبدوڵڵا شێخەمان کردووە کە توێژەری دەرونیە و پرسیارەکانمان ڕوو دەکەینەوە و هەکار پێشەوەی دەست بکەین بە یاخود بڵین بچینە ناو قوڵای بابەتەکە وتە باشە کە خەڵک گەزانێ هەموو ئەم مەترسیانەی هەیە بۆ پەنای بۆ دەبن. کەواتە کاک هۆشنگ بەخێر هاتی بەیانێکی باش با یەکسەر پرسیارەکە لە تۆ بکەین کە ئەزانن هەموو ئەو مەترسی بەدواوەیە، سەروەت و ماڵ و سامان و کەس و کارە لە دەستی ئەی بۆ پەنای بۆ بن. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بێگومان ئەوانەیە ئێوە باستان کرد، ینی جێگای گومانە لە بۆ هەموو کەسێک، ینی لە بۆ ئەمە و لە بۆ ئەو کەسانەی کە خۆشیان بەکاردێنن بە حکمی ئەمە ڕۆژانە لەگەڵ ئەو کەسانە تەحموڵ دەکەین لە چاکسازەکانی هەرێمی کوردستان. یعنی ئەگەر ئەمڕۆکە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرە هەموو ساڵێک لە 26/6 ینی تەمەشا بکەین ئەو مادەیە ڕۆژانە ڕۆ لە زیادبووندایە. مادەی هۆشبەر ئەگەر سەرەتا بین پێناسە چ بکەین دەرێن هەموو ئەو مادانەیە کەوا مرۆڤ بەکاری دەهێنێ بۆ گۆڕانکاری لە مەزاج و ڕەفتاریدا. وەکو وەڵامک بۆ پرسیارەکەی جەنابەت ئەو کەسانە بۆیە بەکاری دێنن چونکە گۆڕانکاری لە مەزاج و ڕەفتاریاندا ڕوودەدات. بۆیە ڕۆژانە تەمەشا دەکەین ئەو کەسانێکەوە لەسەر مخەدەراتە یاخود ئەو تەوانانەیەکەوە بە مخەدەرات دێتن ژمارەیان ڕۆ لە زیاد بوونە بەداخەوە. ینی کاک هۆشنگ بەو شێوازەیە مەبەستت کە پاڵنەرێک هەیە ئەم خەڵکانە پەنا بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر ببن؟ بێگومان پاڵنەرێک هەیە،
یەکەم پاڵنەر کەوا زۆر ڕئیسیە لە بۆی کەسەکان زۆر مخدرات بەکاربێنن یان مادەی هۆشبەر بەکارن ئەو پاڵنەرە چێژە لەبەرەوەی هەر کەسێک کاتێک کە مادێک لەو مادانە بەکاردێنێتن چێژێکی زۆری پێدەبخشێت بۆ نمونە خۆشترین چێژ کەوا تو بیری لێ دەکەیتەوە کاتێک کە تۆ دەگەی بەو چێژە لەوانەیە 300 هەتاوەکو 350 دۆپامی لە مێشکت دەڕژێتن چێژی لێ دەبینی واتە چێژێکی خۆشە بەڵامی یەک جار بەکارهێنانی کریستاڵ 1250 دۆپامی لەناو مێشکت دەڕژێت واتە چێژەکەی 3-4 قات بەرامبەرە بەو چێژێک کەواتۆ بیری لێ دەکەیتەوە هیچ چێژێک نییە هیچ شتێک نییە بەقەدەر مادەی هۆشبەر چێژ بەخش بۆ ماوەی چەند چێژەکە بەردەوام دەبێت ینی با کاتژمێرێک چێشە بێت وایە بەڵێ یان با ڕۆژێک گریمان با ڕۆژێک چێشە بێت دوایەتی بەڕێزان ئێمە ئەگەر باسی چێژ بکەین ڕاستە لەوانەیە چەند کاتێک بخانێتن لەوانەیە کەسەکە بڵێ چەند ساعتێک دەخانم چکە بەڕاستی من ڕۆژان لەگەڵ ئەو کەیسانێنە چکە لە چاکسازەکان کەیسەکان دێتە لای ئێمە بە تایبەتی نەوجەوانان و هەرزەکاران یعنی کە پرسیاری لێ دەکەی دەڵێ من چێژێکی زۆرم پێدەبەخشی بێتاقەتیم کەم دەکاتەوە ئینجا بێگومان بەپێی کەسەکانیش دەگۆڕێتن ئەگەر تو ئێستا باسی بکەیت ئەمە چەند ئاستێکمان هەیە لە ئەوانە کە بەکاری دێنن ئاستێکەم ئەگەر باسی بکەین تاقیکردنەوە هەندێک کەسمان هەیە تەنیا تاقی دەکاتەوە یەک زار تاقی دەکاتەوە لەوانەیە چێژێکی باشی پێوە بەخشێت چکە بێگومان بە پێی مادەکان دەگۆڕێت چێژەکانی هەندێک کەسمان هەیە ئاستی دووەم بۆ نمونە تەنها لە بۆنەکان بەکاری دەهێنێتن بۆنەیەکە سەفرەیەکە ئەوەی خۆمان ناوێ دێنێن گەعدە شتێک لەو بابەتانە تەنها لە بۆنەکان بەکاری دێنێتن دوای ئەوە دەڕوا هەڕەمەکە سەر دەکەوێتن دەگاتە ئاستی سێم ئاستی خوو پێوەگرتن کەسەکە خوی پێوە دەگری هێشتا نەگەیشتنە ئالوودەبوون تەنها خوی پێوە دەگریتن حەزی لێ بەکاری بێنێتن چێژێکی تایبەتی پێدەبەخشێتن ئاستی چوارەممان هەیە ئاستی خراپ بەکارهێنان زۆر بە خراپی بەکاری دێنێت خراپ بەکارهێنان چێ بۆ نمونە لەوانەیە لە هەفتەیەک 3-4 جار بەکاری بێنێتن خراپ بەکارهێنان ئایا باش بەکارهێنانی هەیە باش بەکارهێنانی نییە بۆ دەڵێ خراپ بەکەنە زۆر بە خراپی بەکارێنێت جیاوازە لەگەڵ ئاسی تاقیکردنەوە بۆنەکان چکە بۆنەکان لەوانەیە ساڵی 2 بۆنەی هەبێتن ئەکرێت ئەبێت ینی پێتان وایە وەکو توێژەرێک ئەکرێت کەسێک بۆ وەرگرتنی چێژێکی خۆش و کەشێکی خۆش بتوانن لە ساڵێکە بەکاری بێنێ ئاستەکان جیاوازە بەڵێ لەوانەیە هەندێک کەسمان ئێستا من کەیسم هەیە مەسەلەن دەڵێ من کە گیراوە دەڵێ من لەوانەیە 3 مانگ جار 1 جار بەکارم دەهێنا 8 مانە دەڵێ من ڕۆژانە بەکارم دەهێنا خراپ بەکارهێنانەکە ئاستی کۆتایی دەبتە ئاستی ئالوودەبوون کە کەسەکە گەیشتە ئاستی ئالوودەبوون تەواو یعنی لە کۆنتترۆل دەرچووە وەکو ئەوەی کە بە زمانی خۆمان قسە بکەین لە کۆنتترۆل دەرێتی ئەو کەسە کەواتە لە قۆناغی یەکەمەوە کە تەنها بۆ تاقیکردنەوە بەسەر دەکەوێت بەڵێ کەواتە هەربێ بەسەرکەوێ بچێتە ئەو ئاست بەپێی مادەکە دەگۆڕێتن بۆ نمونە کەسێک ئێمە عادەتەن وا باسی دەکەین دەڵێن ئەو دەواازانەی کەوا کەسەکە وارێ دەکات ئیدمان بێ یان ئەو دەواازانی کە کەسەکە وارێ دەکاتن بۆ نمونە بگاتە ئاستی سەرەوە هەڕامەکە لەوانەیە مادە یاساییەکان بن چکە مادەی هۆشبەر ئاگادار بە هەندێک مادەمان هەیە یاسایینە وەکو کحول جگەرە هەندێک مادەمان هەیە نایاسایینە وەکو کریستاڵ هیرۆین کۆکاین ماریوانە ئەوانە یعنی دەڵێن مادە یاساییەکان دەواازەیەکە بۆ گەیشتن بە مادە نایاساییەکان زۆربەی ئەو کەسانێک کە پرسیاریان لێ بکەیت تەنانەت نەوجەوانەکانی خۆشمان یعنی لە تەمەنی 14 و 15 ساڵی دەیە کە پرسیاری دەکەی مادەی هۆشبەری بەکارهێناوە ئەمە عادەتەن پرسیاری چەند دەکەن دەڵێن کحول بەکاردێنی زۆربەیان بەکاران هێناوە جگەرە هەر هەمیان بەکاران هێناوە دەتوانم بڵێم 199 جگەرە و کحولی بەکارهێناوە اینجا دوایی گەیشتۆتە مادە نایاساییەکان کە مەسەرەن هیرۆین بەکاردێنێ ماری جوانە بەکاردێنی کریستاڵە باش ئەوە زانیمان چیە و مەترسیەکانی چین بەڵام کەسێک توش بووە لە ڕێگەی هاوڕێیەکی لە ڕێگەی بینینی فیلمێک ڤیددیۆیەک چۆن واز لێبینی کەسێک چۆن دەتوانێت خۆی دوور بخاتەوە بێگومان ئێمە کەسێکە تەواو زانی ئەمە تووشی ئەو مادێەوە ئینجا ئایا لە ڕێگەی کەسوکاریەوە بێتن یاخود لە بەخۆی لەوانێت چکە بەڕاستی من کەیسم هەبووە بەخۆی هاتووە یعنی چوە داوای کردووە کاکە دەمەوێتن چارەسەرم بکەن یعنی ئێستا ئەو کەیسانەمان هەیە مەسەلەن یەکەم شت دەبێت بەپەلە چارەسەر بکرێتن بەڕاستی سەردانی کەسێکی دکتۆرێکی دەرونی بکاتن یاخود چارەسەرکارێکی دەرونی اینجا ئایا ئەگە کەسێک ئەو ڕۆشنبیری هەبێتن خۆی بتوانێت سەردانی کەسێک دکتۆرێک بکات یان سەرداری چارەسەرکارێک بکاتن ئەوە باشە ئەگەن نا ئەوە ئەرچی دایک و باوکە دەبێت بە زووترین کات پەلە بکرێت لە چارەسەرکردن لەبەر ئەوەی هەرچەندە زوو دەست بە چارەسەرکردن بکرێتن زوو هەڵستی نیشانەکان بناسیەوە ئەتوو چارەسەرکردنەکەی ئاسانتر دەبێت بەڵام کەسێک ئەگەر گەیشتە قۆناغی چوارەم و پێنجەم
بێگومان چارەسەرەکەشی زۆر قورس دەبی لەوانەیە بە مانگ و بە ساڵی دەوێت. باشە پێشەوەی پرسیارێکی گرنگ هەیە بیکەم کە چارەسەریەکان لە هەرێمی کوردستان لە بەرامبەر توشبووەکانایە ئەمێ ئەوە نەبزانم ئەوانەی کە تووشە بن لە سەرەتاوە هەتا کۆتایی چۆنە ناسرێنەوە چۆن خانەوادەیەک هاوڕێک کۆمەڵێک هاوڕێ بزانن کە یەکێکیان ئەندامێک توش بووە. ئەم پرسیارە زۆر جوانە. نیشانەکان بەپی ئاستەکان دەگۆڕێتن. یعنی بۆ نمونە کەسێک لە ئاستی تاقیکردنەوەدا بێ نیشانەکانی کەمترە لەوەی کەسێک لە ئاستی ئاڵوودەبووندا بێت. ئێمە دەتوانین بڵین سێ ئاستمان هەیە. ئاستی سەرەتا ئەوانێک کە توش دەبن 2 بۆ 3 نیشانیان هەیە. ئاستی مامناوەند 4 بۆ 5 نیشانیان هەیە. ئاستە قورسەکە 6 نیشانەی هەیە. 6 نیشانە بەسەرەوە. ئەگەر باسی نیشانەکان بکەین کەسێک بۆ نمونە تەماشا دەکات مەسەلەن کاریگەری چی دەکاتە سەر ئەو کەسە لە 5-6 لایەنە و کاریگەری دەکاتە سەری یەک لەوانە لایانی دەرونیە ئەو کەسە لایانی دەرونی تێک دەچیتن لەوانێ زوو تووڕە دەبیتن خەوی تێک دەچیتن خەو خاڵی یەکەمە یعنی ئێستا منەوە کەیسانێکە هیتم یەکەم نیشانیان کەوا زۆر بەدەستیەوە دەناڵێنن خەوە ناخۆن بە هیچ شێوەیەک یعنی خەویانە ناکەوێت بۆ منە کەیسێک کە دێتە لای من تەماشا دەکەم ئەمن هیچ هەڵنەستاوە کەیسەکانی تر باز دەکەن دەڵێن ئەمە 2 ڕۆژە بەس خەوتووە 3 ڕۆژە بەس خەوتووە کە پرسیاری لێ دەکەین بۆ نمونە کەیسێ ئەڵێمە کاتێک کە کریستاڵ بەکاردەهێنم چۆ زۆربیان کریستاڵ بەکاردێنن لە کوردستان دەڵێ من بە 3-4 ڕۆژ نانوم بە هیچ شێوەیەک نەنووسمە بە هیچ شێوەیەک کاتێک کە واز لێ دنیا عادەتەن کە دێتە ناو دەستگا چاکسازیەکان لێوێ ناتوانێت ئەو مادەیە بەکاربێنێتن معدل دەنووتن وەکو تەعویزێک لە بۆ ئەو چەند ڕۆژێک کە نەخەوتووە یعنی تەماشاکە نیشانەکانیان زۆر جیاوازە یعنی زۆر ئاڵۆزە زوو تووڕە دەبی زوو هەڵدەچی مەسەلەن خواردنی خراپ دەبیتن بێجگە لەوەی ئەگەر لە ڕووی جستەیەوە تەماشای بکەین لاواز دەبیتن یعنی جسمی زۆر دەگۆڕێت تەماشای دەمودانی دەکەی هەمووی ڕەشە کلۆرە مەسەلەن ئەوانیان زۆر ڕەش دەبیتن یعنی بیلبیلەکانی چاویان هەمووی تەسک دەبیتەوە چاویان سوور دەبیتەوە لەبەر ئەوەیە زۆربیان تەماشا دەکەی قەتریان پێیە یعنی بۆ ئەوەی ئەو چاو سووربوونەوەیان نامێنێت قەترە لە چاویان دەکەن ئەگەر تەماشای دەستیان بکەی هەموو شین و مۆر بوویتەوە بینی پەنجەکانیان دیارە مەسەلەن هەمووی چکە دەرزیان بەکارهێنا ئەوانی بە تایبەتی زۆر مادە قورسەکان بەکاردێنن ئەوانی کە لە ڕێی دەرزی و لە ڕێ ئەوانەوە بەکاری دێنن کە مادەکان زۆر جیاوازە ڕەش و شین دەبیتەوە ئەگەر باز بکەین مەسەلەن کاریگەری لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەماشا دەکەین بەردەوام کێشەی هەیە لە ماڵێ شەڕ دەکات لەگەڵ خوشک و برایەکانی لەگەڵ دایک و باوکی مەسەلەن ئەگەر گەورە بێ لەگەڵ خێزانی زۆربیان پەرتەوازە دەبن مەسەلەن لە خێزانەکانیان زیادە بنەوە ئەگەر باسی بکەین کاریگەری پیشەکەی لە دەست دەداتن بۆ منە ناتوانێت بەیانیان ساعت 8 ئەگەر تۆ بێ بڵێ 8 لێرەکوانە بە ناتوانێت 8 لێرە بێ لەوانەیە ساعت 10 لێرە بێتن بۆ منە ئەگەر دوکاندارە دوکانەکەی لە دەست دەداتن ئەگەر قوتابیە تەماشا دەکەی زۆربیان ناسنە قوتابخانە وازم لە خوێندن هێناوە نیشانەکان زۆر ینی کاریگەریەکان زۆر لەوانێ لە ڕووی یاساییەوە تاوانێک ئەنجام بداتن قەتڵ دەکات مەسەلەن دزیەک دەکاتن ینی کە پرسیاری لێ دەکەی دەڵێ من وڵی بەخۆشم نازم و دزیم چۆن کردووە باشە کاگۆشان لە خۆی نەبووە بینینی فیلم و دراماکان تا چەند کاریگەری دەمێنێ لەسەرت کاتێک کە تۆ سەری فیلمێک یان درامایەک دەکەی پەیوەستە بە بەکارهێنانی مادەی هۆشبەر ینی بۆ نمونە ڕەنگە زۆربەمان برێکینگ بادمان بینی بێ وانە برێکینگ باد لە دیارترین ئەو درامایانەیە کە باس لە بەکارهێنەران و بازرگانانی مادەی هۆشبەر دەکات ئەگەرچی ینی وەکو دراما جوانە بەڵام کۆتاییەکەی ئەمیش بە هەمان شێوە لە ناوچوون و تێکچوونی شیرازەی کۆمەڵگا و خێزانی هەموو ئەمانە تۆڵی زۆر جار ئەوە بە ڕووە تێگەیشتنەکەی دەرنەکەوێ کەسانێک یانی وەکو هاندان وەری بگرن بێگومان کاریگەریان هەیە مەبەستمان لەسەر نەوجەوانان و هەرزەکاران چکە بەڕاستی ئێستا ئەگەر تەماشا بکەین ئامارەکان هەرچەندە ئامارێکی زۆر دەقیق نییە بەڵام زۆربەی ئەو کەسانی کە تووشی دەبن لە 14 و 15 و 16 ساڵی تووشی دەبن یعنی ئەو تەمەنی هەرزەکاری عادەتەن لەو تەمەنەش ئەمە هەمومان بەو تەمەنیدا ڕۆیشتینە یعنی لاساییکردنەوە زۆرە کاتێک کە تەماشای فیلمێک دەکاتن لەوانەیە من و تۆ کە سەیری ئەو فیلمە دەکەین شتە باشەکانی لێوەردەگرین لەوانەیە سەیری نەتیجەکەی دەکەین بەڵام ئەو کەسە هەرزەکارە یعنی بیرکردنەوەکانی وایە تەنها ئەو شتانە وەردەگرێت کە چێژی پێدەبەخشن بۆ نمونە حەز دەکات لاسایی بکاتەوە تەماشا دەکەین ناو فیلمەکان ئەوانەی کە بەکاری دەهێنن مەسەلەن چەند کەسێک لە چوار دەورانە وەکو باندێکیان لێ دێ مەسەلەن حەز بە بەرپرسیارەتی دەکات ئەو کەسە لاساییەوەی دەکاتەوە ناڕوا بە دوای کۆتایەکەی تەماشا دەکە هەمووی ماڵ وێرانیە هەمووی مەسەلەن لە دەستدانە کوشتنە مەسەلەن جەستەی تێک دەچی ئازارەکانە بێگومان ئەوانە هەمووی کاریگەری دەکات بە تایبەتی سەرهێزەکاران کاک هۆشنگ چەند پرسیارێکت بە خێرایی لێ بکەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە ئایا ئاستی تووشبووان چۆنە بەرز بۆ تۆ ئەم ساڵ یان زیاد یان کەم
ساڵانە ئەمە نزیکەی 12 ساڵ لە چاکسازی ئیش دەکەم طبعا ئامارەکان ئەمە دەبینین ڕۆژانە یعنی هەر ساڵە و نەوەیەکە لە شەڕی داعشەوە تاوەکو ئێستا بەڵام ئێستا و پار ساڵ 2022 ڕێژەکە زۆرە یعنی لە بەرامبەر ئەو ڕێژە زۆرە چارەسەر هەیە و ئافرەتان لە بەرامبەر ئەو ڕێژە زۆرە چارەسەر هەیە بەداخەوە یعنی بەڕاستی من دەبێ ڕاشکاوانە قسە بکەین ینی وەکو پێویست نییە بەڵام ئێمە بە هەموو شێوەیەک هەوڵمانداوە لە جگە چاکسازیەکان ئێمە وەکو توێژەرانی دەرونی وەکو چارە سەرکار لە ڕێی جەلساتی نەفسیەوە بەردەوام لەگەڵیانداین ئیش لەسەر نیشانەکانیان دەکەین بۆ منە کەسێک کە خەوی تێک دەچی ئێوە ینی ئیشتان کردووە لەسەر بازرگانەکان لەسەر ئەوانەی کە بازرگانەکان ئیشی مەنیە ئەوە ئیشی دەوڵەتە چکە بەڕاستی کۆنتترۆلکردنی مادەی هۆشبەر و بە هەمان شێوە چارەسەرکردنەکەشی هەمەلایانەیە بە من و بە تو بە کەسی شتر ناکرێتن هەمەلایانەیە یعنی ئێستا ئەمە چەندین ساڵە جۆمان لێ دەبی کەەوە ئەکادیمیایەک دەکرێتەوە لەلایەن وەزارەتی تەندروستی وەزارەتی کارەوە کە ئەو کەیسانە ئێمە عادەتەن هاوار دەکەین تکایە ئەو کەیسانە شوێنیان چاکسازی نییە ئەو کەیسانە دەبێت دەستگایە بکرێتەوە ئەکادیمیایەک بکرێتەوە ئەو کەسانە لێوە بن توێژەرانی دەرونی پزیشکانی دەرونی کاریان لەسەر بکەین خۆشبەختانە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەیدا وەبزانم شوێنەکەش دیاری کراوە لە راپۆرتەکەی ئێوە بوو نازم کەناڵێک بوو بینیم یعنی پێویستە بەپەلا ئەو شتە بکرێتن وەزارەتی کار وەزارەتی تەندروستی بە هەمانجی دەیکاتن تەسەوڕ دەکەم ئەوە بکرێتن زۆر باش دەبن ئەوەی دیکەشی کە مەسەلەن کە ئیشی دەستگا ئەمنیەکانە کۆنتترۆلکردنی سنوورەکانە کە بەڕاستی ئێستا هەرێمی کوردستان بەداخەوە وەکو پردێکی لێ هاتووە لە بینی وڵاتاندا ینی زۆر بە ئاساین دەگات خۆ دەزانی ینی چواردە ورمان لەوانەیە بیانەوێ چۆن ئێمە بەشەڕ لە ناو بەندیانێ بە مادەی هۆش بن لە ناومان بن لەبەرەوەی گەر تەماشا بکەین ئەو مادەیە زیانی زۆرە بە هەمان شێوە هەتاوەکو ئەو مادانە ڕوو لە زیاد بوودا کۆمەلگا بەرەو وێرانی و خراپبوون دەڕوات مامۆستا هۆشنگ عەبدوڵڵا شێخا توێژەری دەرونی زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس باش هەکار چاوەڕێی منە منیش چاوەڕێی هەکارم بەس بابەتەکان ئەوەندە زۆر جار کاریگەرە بن کە من کە میوانەکە باسیە کرد نەک بیر ینی باوەڕەکەی تەزوو بە هەموو گیانمە هات کە ئەوەندە خراپە ئەوەندە مەترسی هەیە بۆیە ببورن بابینەوە سەر بابەتە هوەری و ئەدەبیەکەمان پێویستە کا بەیانیان کە کەشێکی خۆشتر دروستکەین باسی نووسەر سەگڤان عومەرەکەین کە بەرهەمێکی بەناوی هێڤی بڵاو کردەوە ئەم بەرهەمە دیوانێکی هەڵبەستوانی کورد جگەر خوێن بوو کە لە ڕێنووسی لاتینی وەرگیراوە بۆ سەر ڕێنووسی ئارامی ئەمە دووەم دیوانی جگەر خوێن سەگڤان سندیە کە کاری وەرگێڕانی بۆ کات Di êvareka rewşenbîrîda û li Zaxû dîwaneka hozanvanê mezin Kurd cigerxwîn ku ji layê nivêskar Segvan Sindî ve ji pîtên latînî bû pîtên aramî hatibû veguhastin hate îmzakirin. Ev bizav ji layê Senterê Rewşenbîriyê Zaxû bi hevbendî digel Rêveberiya Rewşenbîrî û Hunêriya Deverê hatibû rêkxistin. Sed emanet ey birader vî welatî bernedî tev bihişte mêrg û deşte qaz û qumrî tim di nav nakevî destê me carek ta bixwînê af nedî ئەم هەوڵە هەندێکدن ئەو گەنجن me ئەوێ نوکە حەزانەویسینە هەین ئارەزوەکە یان jî hindek hezr û bîr û bûçûnêtwanan nivistîne netişiyarin em êvariyê bi vî şêweyî bona rêk bêxin çi semînar bit çi îmzakirina pertûkê bit her babetekê dîtir jî em dibêjin mala rewşenbîrî mala sinûrê îdara serbexweya Zaxû ye. Ev e duem dîwana vî hozanvanê mezinê Kurd e ku nivêskar bi vî rengî vedguhêzit û çap diket. Ew behs li armanca xwe ji vê çendê dikit. اكيد مرام جي او ابو خلكي ما بتر بشيت هوزانا كردي بخوندو بتر آشنای جگر خوینی بمتو شلا ما اف خدمت کرچوکو خلكي ما خواندوان دلیبا آن دبر ما یا بعدی نام بیشن بشیوه کی گشتی گلک کم بیتن لاتینی خوین چلو اک دیوان و نویسارن هزانوان مزنه کرد جگر خوین هنه که حتانو که بتنه 10 جوان هاتنه چاپ کرن و بلاف کرن و هند جوان جی هاتنه به آرامی کرن. اسلام یوسف کردستان 24 زاخو
بابەتێکمان هەیە بابەتێکی زۆر گرنگ و سەرنجڕاکێشە ئەمیش خزمەتی چەند ساڵەی پرۆفیسۆران ئەدەبدۆستان زمانزانان هەموو ئەمانە دەتوانین بڵێن لەم ناونیشانەکۆ دەبێتەوە ئەمیش دکتۆر عومەر پەتی کۆمەڵێک زانیاری سەرەتا دەخینە ڕوو پاشان بە وردی دەڕۆینە ناو کتێبەکەی جا میوانداری دکتۆرمان کردو و لێرە میوانیشمانە بێت ئەوە بەرنامەکەمان بە چێشترەکات بە باسێکی کورتەیەک لە ژیانی دکتۆر بکەین کە دکتۆر عومەر پەتی 46 ساڵ بە خزمەتی پەروەردە و خوێندنی باڵا لە ساڵی 1950 لە گوندی لیگاوەی دەشتی قەراجی هەولێر لەدایک بووە. لە ساڵی 1970 قۆناغی خوێندنی سەرەتایی تەواو کردووە. لە ساڵی 1973 قۆناغی خوێندنی ناوەندی لە هەولێر تەواو کردووە و لە ساڵی 1970 بووەتە مامۆستا. لە ساڵی 1984 لە کۆلێژی پەروەردە بووەتە مامۆستا و لە ساڵی 1989 بەکەلۆریۆسی وەرگرتووە لە پەروەردە. لە ساڵی 1990 وەکو مامۆستای پەروەردە و دەروونزانی لە پەیمانگەی ئامادەکردنی مامۆستایان و لە ساڵی 1991 لە بەغدا بووەتە قوتابی ماستەر و لە ساڵی 1993 گفتوگۆی ماستەرنامەکەی کردووە. لە ساڵی 1998 دکتۆرای بە پلەی نایاب وەرگرتووە. لە ساڵی 1998 گەڕاوەتەوە کۆلێژی پەروەردەی زانکۆی سەلاحەدین و وەک مامۆستا دەست بەکار بووە و لە ساڵی 2002 بووەتە پرۆفیسۆری هاریکاری لە ساڵی 2009 پلەی پرۆفیسۆری لە پەروەردەی دەروونزانی بەدەستهێناوە. ئێستا لە بەشی دەروونزانی کۆلێژی ئاداب لە زانکۆی سەلاحەدین مامۆستایە دوهەمین بەرهەمی زانستی پەتینامەیە و دەبێتە شاکارێکی ئەدەبی و فەرهەنگی کوردی. جا ئێمەش دەرفەتیەوەمان بۆ ڕەخسا کە بە خۆشحاڵیەوە دکتۆر میوانی ئێمە بێت. دکتۆر بەخێر هاتی بانێکی باشت هەبێ خۆشحاڵین کە ئێمە و دەرفەتەمان هەبوو لە نزیکەوە تۆ ببینین و بتوانین لە ماوەیەکی کەمیشا بێت خزمەتێکی بچووک بێت بە ئەو هەک بە پڕ و خەرمانە گەورەی تۆ بکەین. سوپاستان دەکەم سەرەتا سوپاس بەوەی بەڕێز و ئازیز بە تایبەتی و بۆ بینەرانی بەرنمەکەتان بەگشتی چاویەکەیەکەتان ماز دەکەم و سەلا و ڕێز و خۆشەویستی بۆ گژلە. زۆر بە خێر بێ کاک دکتۆر پێم خۆشە چونکە ئەمڕۆ زیاتر لەسەر ئەم کتێبە دەوەستین کتێبی پەتینامە ماوەی چەندی پێوێت و تاوەکو ئەم کتێبەت بڵاو کردو ئەم کتێبەت بە چاپ گەیاند ینی چەند ساڵ خەریکی بووی؟ ڕێبەڕاستی ئەو پەرتووکە کۆششی زۆرە ینی دەتوانم بڵێم ماوەی دەستپێکردنی چونکە تەمەنی من 66 ساڵە پاش دوو ڕۆژی تر 66 ساڵی تەواو دەکەم چونکە من لە 26 1957 لە دایکمەواتە پێش ناونووسین بە دوو ڕۆژ لە دایک بوویمە بۆیە دوو ڕۆژی تر ئەمڕۆ 26 شەشە پاش دوو ڕۆژی تر 66ەکە تەواو دەکەم بەڵام نووسینەکە هەر لە 26 دەگرێتەوە ئەو زانیارێنەی تێدایە بەڵام لەکەیەوە دەستم پێ کردووە بخۆ دەزانێت پەتینامە بریتە لە بیرەوەریش دەبێ هەمووی ورد بێ شوێن و کات و بەرواری تێدا بێ دەتوانم بڵێم لە هەفتاکانەوە دەستم بە نووسینی کردووە ڕاستەوە 32مین بەرهەممە بەڵام هەموو 32 بەرهەمەکەی خستۆتە ناو خۆی ئەمە پەرتوچێک نییە بە ڕێزێک کە ناوی مامۆستا فازڵ شەڕۆی لێرە چاوی ماز دەکەم و دەستی دەکوشم کە پێدا چۆتە و پێششی بۆ نووسیوە دەرێ پەتینامە پەرتوچێک نییە چەندان پەرتووکە بۆیە ئەم پەرتووکە لە هەفتاکانەوە دەستی پێکراوە ینی نزیکەی 50 ساڵ خەریکی بوویمە تا بەرهەم هاتووە لە مانجی پێنجی ئەم ساڵ کۆتایی هاتووە بۆیە زۆر شتی گرتۆتە خۆی دەتوانم بڵێم کۆششی 50 ساڵە ئێوە نووسیوتان 7 سال من بەس مامۆستایەتیم کردووە مامۆستای ناوەندی مامۆستای سەرەتایی مامۆستای زانکۆ و تەمەنیشم لێرە 66 ینی بۆیە دەتوانم بڵێم ئەمە کێچێک دەیبینێ ئەو پەتینامەیە یەکەم جگە لە ناوە خۆشەکەی بەڵام هەروە بە ئاسانی نەنووسراوە بەڕاستی ئەو بەرهەمە کۆشش و شەونوخۆنی زۆرە هەتا نەی خوێن و نازانی وا سەیری دەکەیت بەڵام خەرگ ئێستا بە تامەزرۆوە لە هەموو شار و شارۆچکەکان بەتەماینە بەڵام من دوێنێ دیرە دەمێ ئەو مژدەیە ڕابگەینم چوومە کتێبخانەی گشتی کتێبخانەکانی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری
92 دانم بۆ هەموو پەرتوخانەکان بانەری کتێبخانە پەتیتر پەرتوخانەیە ئەمن چوم یەکەم زانستێکم وەرگرت لە وەزارەتی ڕۆشنبیریەکە کاک کامیرەمان هینی بکاتن بە سوپاسەوە لە بەڕێوەبەری گشتی وەرگرت کاک دیاری تایەتی لە زاخۆ بگرە تا دەگاتە خانەقی هەموو سەر و دانەیان بۆ سوچکە من ناکرێ لەسەر بەرشی خۆم چاپم کردووە بۆیە دوای جەژن وەکو جەژنانە دەگاتە هەموو ئەو پەرتوخانانە هەر خوێنەرێک بێوێ یەکسەر دەگەڕێتەوە لای جەژنانەیەکی جوانە دکتۆر عومەر بەو پێی کە تۆ زۆر حەزت بە ژمارە و بینیمان ساڵێک نەبووە کە تۆ ئەزمونێکی گەورەتیا نەکردبێ و شاکارێکی گەورەت نەکردبێ جا لە مامۆستایەتی بێ لە خزمەت بە پەروەردە و ئەدەب بێت باشە بیرەوەری ناو ئەم کتێبە کیتیایە ئەوە سۆل زانیوە دەرەی لەگەرە بری خوێندێتەوە دەرەی خوێنێتەوە دەرێن داسا لە من چکە شەو هەستام ویستم بە ژمارە قسە بکەم بە زیارە ڕستان یاریەکەی دزیوە یعنی من با لە تەمەنمەوە من 2023 1950 دەکات 600 سەڵ تەمەن ئەمە یەک دووەم 1723 کەساتی تێدایە بە قسە خۆشە تۆ باسی 1723 هەلبەت ئەو ژمارەیە هەروانێ برێ نووسیبم یەک پێدا هاتمەوە لاپەڕە بە لاپەڕە و دێر بە دێری پەتینامەم دوێنێ دەور کردەوە 1723 کەس لەسەریان نووسراوە و بەندە هینی کردووە سێم 11 کەسایەتی خۆم لەسرم نووسیون 39 کەسایەتی تر لەسەر منیان نووسیوە بە زمانی کوردی و عەرەبی ژمارەی ئەو پەرتوکانەی کە چاپ کراون بە پەتینامە و 32 دانەیە ژمارەیە بەڵام ژمارە بەڕز دێت و بری 32 دەبێ بزانی لە چی بوارێکە لە بواری منداڵان لە بواری نەتەوایەتی نەورۆز تاکە کەسێک ناو کووردا 5 بەرهەمی هەبێ لەسەر نەورۆز بەندەیە بە کوردی و عەرەبی و بۆگرافی نەورۆز کەس نییە کردووە چار بەرهەمم بۆ منداڵان هەیە کە لە ساڵی 1980 یەکەم بەرهەمم بە ناوی تیتلە و بیبلەت چاپ کرا بە ڕۆژێکان نەما لە کتێب پەرتوخانەکانە کراشەم دراوچم پێ نەبرا ئۆترەوە پاش وی کتاب پەرتوکانی تر لە بواری ڕۆژنامەنووسی هەمە لە بواری بیبلۆگرافیا هەمە لە بواری پەروەردەمە لە بواری پرۆگرامەکانی خوێندنی بۆ وەزارەتی پەروەردە و بۆ خوێندنی باڵا هەمە ینی شتەکان فۆلکلۆر هەمە دابوونەریت ینی بەڕاستی ئەوە هەر خۆی لە خۆیدا بێ چەندا بەرنامەی دەوێت شەشەم توێژینەوەی بەڵاوکراوە بە کوردی 11 توێژینەوەی بەڵاوکراوە بە زمانی عەرەبی سی لەبەرەوەی چی زیاتر ئێمە هەستانگاندنەکانمان بۆ وڵاتانی دەرەوە درێ هەتا بوویمە پلەی پرۆڤیسۆری دەبێت بە زمانی عەرەبی بنووسێ بۆیە سی لەوێش 11 چلو ئەوەندا توێژینەوە نییەتەوە وتاری بنووسی دەستنووس 18 دەستنووسیم هەیە لە ناو ئێرە ئاماژەی پێکراوە ئامادەیە بۆ چاپ پتر لە 20 بابەتی جیاجام لە باکەلۆرس و ماستەر و دکتۆرا و ڕێگاکانی وانە وترەوە گوتوتەوە بیزوانە خۆ من پسوورەکەم پەروەردە و دەروزانی و دەروزانی معریفیە بەڵام لە باکەلۆرس لە زۆر جێگا لە زانکۆی کوردستان هەموو زانکۆکان پێویستیان پێم بووە 20 بابەتم گوتوتەوە 20 بابەت ئامادەکەی بە قسە خۆشە زانکۆم لە هەموو زانکۆکان گوتۆ سەلاحەدین سلێمانی دهۆ کۆیە ڕاپەڕین سۆران گەرمیان پتر لە 25 بەشی جیازەی زانستی وانم گوتۆتەوە لە بەکەلۆرۆس و دوبلۆم و ماستەر و دکتۆرە ئەو وتارانەی بە کوردی و عەرەبی بەڵام کردوتەوە پتر لە 600 وتارە یعنی بێ ئەو 600 وتارەی بکەیە پەرتووک لەوانەیە ئەوان چەندان پەرتووکی تریشی لێتە بەرهەم ئەوە دەبێتە پرۆژەی ئایندە دوای و خانشین دەبم ئەگەر تەمەنمان درێژ بێ هەڵسەنگاندنی لێژنەی سمینار پتر بۆ 10 لێژنەم کردووە سمینار ئەو وتارانەی بە عەرەبی بەڵام کردوتەوە پتر لە 30 وتار بووە پێداچوونەوە پێشەشی بۆ 11 کتێب نووسەران لە جیاجا لە شارەکانی کوردستان دکتۆر ئەم خەرمانەی کە بەس بە قسە خۆشە باسیەکەی لە دووتوی ئەم پەرتوکەدا هەمووی جێبۆتەوە کەواتە ئەگەر خوێندکارێک بێوێت توێژینەوەیە بکات یاخود بۆ ماستەر کارێک بکات ئەتوانێ ئەمە بەکاربێنێت بەڵێ ینی ئێستا یەکێک بێوێ ماستەر نامەیان تێزی دکتۆرا وەرەگەر لەسەر پەتینامە توانی وەرە کەس وەری نەگرتووە ئێستا یەکێک بۆ خۆی لە بەشی کوردی زیرەک بێ یەکسەر لە ئێستاەوە ئەو نانیشان بە تایبەتی ئێستا داخوازیان پێشکەش کردی بۆ ماستەر و بۆ دکتۆرا یەشێک ئەم بەرنامە ببینی یەکسەر بی قۆستەوە پەتینامە لە نامەیەکی ماستەردا
باشە بۆ خۆی بەڵێ دکتۆر عمەر مادەم ئەم کتێبە هەمووی تێدایە شوێنی هەمووی تێدا بۆتەوە ینی ئەمە دوا کتێبی تو دەبێ یان بەرهەمی داهات پێم وتی هەژدە دەستوسی ترم هەیە بەڵام ئەمە پێت دەرێ پەتینامەت چیە پێت دەرێ دکتۆر عومەر پەتی چی وەرە من لەناو خەڵکا عومەر پەتین ناسراوم لەناو زانکۆ دکتۆر عومەر پەتی ویان پرۆفیسۆر دکتۆر عومەر پەتی ناسراوە ئەمن باسم نەکرد نزیکەی گولژێر ئەمانە دەرفە دەدەن هەمووی باسکە بەڵام ئەم ستایلت بۆ چیوا لەکرد هەر خەریکی ئەم کتێبە بووە ڕیشت داناوە و وەڵی ڕیشیش دەرێ کورد دەرێ بخۆ بەدری خۆ لەبەرکە بەدری خەرچی ئەمەش داخوازی خەڵکە و ماڵ و خێزان و هاوڕێ بەس لێشت جوانە دەرێن لێشت دێ لەبەرەوەی ڕەنگم سۆر و سپی و پرتەقاڵیە سپی لە هەموو کەس نایە خەرک کە سپی بوو دەسم بۆیی دەکەن ئەمن بۆیەی ناکەن لێرە نووسیوێتی پرۆفسۆرێک لە مێژوو دەرێ یەکێکە لەو کەسایەتانە لە تەمەنی خۆی ناتەسی مە بەس لە تەمەنی خۆی چییە من نایشارمەوە بەڵێ تەمەنم 6 ساڵە و موم سپیە چووکە تەمەەن دەڕوا دەرێ نامەی جوانیم پیریدای دڕی خونچەی بەهاری شادی هەڵبڕی نا دکتۆر ئاواش هەنێ کەس هەیە تەمەەن زۆر لی دیارە بەس تۆ ماشەڵڵا ئەمە بە زیاڕەوی نەبێ تەمەنەکەشت هێندەی ترەوە نیە پێێتەوە دیارە کە دکتۆری کە زانیاریە بەخشێر لە سڵاوێکەوە ئەمە زیاڕەوەکەمەوە بۆ لەبەرەوەی بەرنامەی ژیان ستایلیش تایبەتم هەیە خواردن وەرزش ئەمانە هەر هەمووی لای من بە بەرنمەیە من تا 2 مانگ لەوە پێش ڕۆژانە 5 ڕۆژ مەلەوانیم دەکرد تو مەلەوانی بکەی جەستەت جوان دەبێت دەموساوێکی ڕێک تەمەنت درێژ دەبێ ئێستا کردمە ڕێکردن لە گۆڕەپانی سامی عەبدوڕەحمان ڕۆژانە من ڕێ دەکەم بەس من هەستەکەم پیاوان سەرچاوێکی تر هەیە کە ئاگەنجی بمێنەوە بەڵێ لەوەیانەوەژی سەرکەوت ئاخیستا ئەوە بویستم پرسیار بکەی من دەدروژێنم لە پشت هەموو پیاوێکی سەرکەوت و ژنێک یان ئافرەتێش سەرکەوتووەیە بەڵێ سەرکەوتنەکانی من گەنجایەتی و مانەوەی من و ئەو بەرهەمە جوانانە بەهۆی هاوژینەکەم دکتۆرە فاتمە پرۆفیسۆر دکتۆرە فاتمە بازەلات کە ئێستا لە گەرمیانە و بۆ جەژن سوەلێرە و بەناوی ئێوە و بەناوی خۆم جەژنە پیرۆزەی زۆر باسیێواکرێت کە تۆ یارمەتی قوتابیەکانەی قوتابیان ینی وەکو دکتۆرێک یان بەردەوام کە سەیری مامۆستامان کردو تۆزە ترساوین تۆوانی تۆکو باوکێک تەعاملیان لەگەڵەکەی خاڵیان ڕاستی مامۆستا بە هەموو کەس ناوترێ مامۆستا ینی مامۆستا دەبێت جلوبەرژی جیابێ هەڵسوکەوتی جیابێ ڕەوانی هەم کەس بۆی هەیە بێتە خاوەنی بڕامێ بە کەلۆرز ماستەر دکتۆرە بەس نابێتە مامۆستای سەرکەوت دیارە ئەو تایبەتمەندیە خوا بەبری بەخشیوە لە جێی باوک باوکم لە ناو پۆلە مامۆستام لە دەرەوە برام لەوانەیە لاندێ شوێنە جاریوا ڕۆڵی دایک و خوشتیش ببێنم ئاساییە چکە ئەمە شانۆیە مامۆستا دەبێ ئەم ڕۆڵانە ببینی بۆیە خۆشەویستەکە لەوە هاتووە سەرچاوەکەی گرتووە تەنانەت زۆر زار ئەگەر ڕێگای خوێندکار و قوتابیەکانم دابێت لە بەزارە ویشتیان لە باوەشم بکەن بە کوچکوریانەوە بە خۆزانین لە کۆمەلگای ئێمە شتێکی سەیرە چۆنە دەبێ وابێ بۆیە بەڕاستی دەبێ مامۆستا یەکەم زاروا بکە قوتابیەکان خۆشیان بوێ کە خۆشیان ویست وانەکەشیان خۆش دەوێت ئەوەیە ئەوەی خوا بەمنی بەخشیۆ سپاس لێرەوە سپاس بۆ خوا کەوا خۆشەویستیم هە لە لای قوتابیان خۆشەویست نیم لە لای کۆمەڵی خەلکی کوردستانیش بەناو مانگم لە پەیوەندی کۆمەڵایەتەکان یەکێکم لە پیا هەڵدان نەبێ بخۆم تاکەم لەولایەوە دکتۆرێمەش خۆشمان جەهاژە بە منداڵی هاژە گیان مەڵێ هاژە خۆشەویستە لەوە هاتووە من کە دنارێم هاژە دەرێم هاژە گیان دەرێ دەمەچل یەکەمە ئێمە شەوترێک گیاندارە خۆش بێ کوێن دەرێوە خەڵکی سلەیمانی حیاتەکە خۆی بە تایبەتی لە دەشتی شارە زوو گیانجان لایوەیە لە هەولێرەگە پێ ئەمری گیان لێت مڕ دەبن و دەرێ بۆ پێم دەرێجا یکاکە بوو خۆ چی لێ دەکەی ئەگەر پێی گیان ئەمە جیا و زۆرێکە لە ڕێزدێنان دەمیست ئەو جملە ئەو ڕستە بڵێ دکتۆر ینی بە منداڵی ئەگەر لە ماڵێ قسەی جوانمان گوت بەیان ڕستەی جوانمان گوت چیەوە لێمان بیا عومەر پەتی وایان پێ دەگوتین ئەمە ینی ناوی تو لە منداڵیەوە ئەمن جوێنراوەتەوە ناو خێزانەکان بەڕاستی زۆر زارش گلیان لێ کردومە لە مامۆستایانی خۆم هەم لە برادەرانی تریان خەڵکانی تر نابێ وا بەکاربێنی بۆ گیان جانتە ئێکاکە بۆ خۆشەویستی و لێ ڕێزێنانە من هاوژینی خۆم هەیە بەڵام کە بەرامبەرەکەت وا دەبێت ئێمە پەیڤەکان هەڵبژێرین
گولوژێر بکەیت چ وشەیەک جوان و بۆندار و خۆشە ئەوە بۆ بەرامبەرەکەت خەمە هەم پاداشی خوای وەرەگری هەم دڵی بەرامبەرەکەت خۆش دەکەیت دەکەواتە دکتۆر گیانیە خوازمانت هەر شیرین بێ هەر شەکر بەلێ و بی زۆر زۆر سپاس ئێمەت خۆشحاڵ کرد سپاس گەورەت کردین کە لە پرۆگرامەکەتان گەورن سپاس خۆتان بەڕێز و خۆشەویست زۆر زۆر بەخێر بێت زۆر زۆر خۆشحاڵم بەیانێ بەڕاستی پرسیاری تێتان نەکردی خەرمانی تو ئەمەندە زۆرە بە چەندین بەرنامە کۆتایینایە بەڵام دەرفەتی پرۆگرامەکەی ئێمە هەرەوەندە ڕێگەی پێیان هیوادارین لە داهاتوو بتوانین خزمەتێکی زیاتر ڕازی بووم چکەمە بەتەمانی دوای جەژن ناسان بۆ پەرتوکەکە بکەین و ئێوە دەست پێشخەریتان کرد ئەجینا کەناڵەکانی تریش خۆیان ئامادەکردو بووەوە ئێمە خزمەتی زیاتریش دەکەین ئینشاءالله ئەو کات بە ورتری ئینشاءالله لەسەر کتێبەکە قسە دەکەن زۆر زۆر سپاس سەرکەوتتان بۆ دەخوازم بازارێک هەیە لە کرماشان کە بە تاریکە بازار ناسراوە بازاری گەورەی کرماشان بە تاریکە بازار ناسراوە لە کۆتایی دەسەڵاتداری زەندیە لە ئێران و سەرەتایی دەسەڵاتی قاجارەکان دروست کراوە ئەم بازارە سەردەمانێک گەورەترین قەیسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە و ئێستاش شوێنێکی بازرگانی گرنگی شاری کرماشان و یەکێک لە شوێنەوارە مێژووی و گەشتیارەکانی ئەم شارەیە کە لە ڕێزی یاخۆ بڵین لە ڕیزی شوێنەوارە نیشتیمانیەکانی ئێراندا تۆمار کراوە بە خۆشحاڵیەوە ئەوەش ناوچەیەکە سەر بە ڕۆژهەڵاتی کوردستان و دەیبینین بابەیەکەوە ئاشناتان بکەین بەو بازاڕە دێرینە و مێژوویە قەیسەری یا تاریکە بازاری کرماشان گەورەترین بازاری داپۆشراوی گەورەترین شاری ڕۆژهەڵاتی کوردستانە دروستکردنی ئەم بازارە لە سەردەمی دەسەڵاتداری خانەدانی زەنگەنە لە کرماشان لە کاتی حکمڕانی پاشایانی زەن دەستی پێکردووە و دواتر لە سەردەمی دەسەڵاتی قاجارەکاندا لە نیوەی دووەمی سەدەی 19 کۆتایی پێهاتووە ئەم قەیسەریە لە خش دروستکراوە و سەری داپۆشراوە لە میچی بازارەکەدا کە بە شێوەی تاق و گومبەزین کڵاوڕۆچنەی بچووک بۆ هاتنە ژوورەوەی ڕووناکی دروست کراوە قدمەتی بینە 350 ساڵ تا 400 ساڵ تەخمین دریاست لە بابەتی ئەم بازار ئەم بازارە گەورەترین بازار خاوەری میانە یەک سەرێکی لە خیاوان ئەمیر کەبیر سەری ترێکی ئەوێتە دەروازە کە ئاخر شار بووە لە تەمام ئوستان لەگرە هەم جنسیان تەیە کریاس بۆ ماهێتاجی خۆیان چه تەولیداتێکیان لە ئوستان بووگە هاتی سەر لەم شۆنە پەخش بووگەسە لە سەراسەری ئیران تاریکە بازاری کرماشان لە سەردەمی دروستکرانیدا و دەیان ساڵیش پاش دروستکرانی گەورەترین بازاری داپۆشراوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە ئێستاش وەک شوێنەوارێکی مێژوویی یەکێک لە سەرەکیترین ئامانجەکانی ئەو گەشتیارانەیە کە لە شوێنەکانی دیکەی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە ڕوو لە کرماشان دەکەن دوکانمان حقیقەتەن هەلە تاریکە بازاریش ئەوڵ بازاری سنەتی کرماشانە یعنی هەر شەهرستانیە یا هەر کەس لە جێیەکە وعنوانی توریست تێ بۆ کرماشان ئەوڵن استقبالێکەکە لە ناویان تاریکە بازاراکە ئەکسەرەن شغڵانێکی کە لە ناوی ئەم تاریکە بازارە پارچە فرۆشی و لباسی کوردی و ئەوە شغڵانێکە کرماشان شوێنی پێگەیشتنی کوردانی شیعە سوننە و یارسان و جوو مەسیحی و زاراوەکانی هەورامی و سۆرانی و کەلهوڕ و لەکە ئەم ڕەنگاوڕەنگیەی کۆمەڵگای کرماشان لە ناو تاریکە بازاری کرماشانیشدا ڕەنگی داوەتەوە هەر بۆیەش ئەم بازارە لە ناو شاری کرماشان وەک بازاری کوردیش ناوی لێ دەبن تاریکە بازارە قەدیمیە 120 ساڵ 150 ساڵین سەرپۆ هەر تاملۆ تەڵاوڕێژی و تاملۆ ئەلافخانە ئینە سەرپۆشیدەی قەدیمیان حاڵیتم بۆ قەدیمیان ئانە وەلی ئیمزیکە ئەگەر چەشی بەری چەمە پەنەگن و فرە جاڵبن بوزەش لێ فیلمی ئەیمزگەی سەر زۆر شاکردن بازاری گەورەی کرماشان کە لە 18 بەش پێک هاتووە پێشتر هەموو جۆرە پیشەیەکی تێدا بووە بەڵام لە ساڵانی ڕابردوودا ئەم بازارە بەهۆی تێپەڕینی دوو شەقام بە ناوەندی بازارەکەدا
کراوەتە 4 بەش. ئەم کارە بووەتە هۆی ئەوەی پیشەکانی مەزگەری، ئاسنگەری، کاڵەسازی، سندوقسازی، ناڵبەندی، ڕەنگڕێژی و زۆر پیشەی دیکە بۆ هەمیشە لەم بازارەدا نەمێنن. بەڵام تاریکە بازاری کرماشان کە بەشێک لەو بازارە گەورەیەیە هەروە لەسەر پێیە و لە ساڵی 1990ەوە لە ڕیزی شوێنەوارە نیشتمانیەکانی ئێراندا تۆمار کراوە. کامیل بۆکانی، کوردستان 24. بابەتی ئەدەبی، هونەری، کللتوری، هۆشیاری، بابەتی تەندروستیش ینی مادە هۆشبەرەکان بەشێک پەیوەندی بە تەندروستیش بە جگە لە هۆشیاریش بە هەموو تەوەر و بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 و بەو هیوایان ئەمڕۆ بەیانی 24 ئەم تەوەرانێک کە هەمان بۆ تەوەری باش بێ بۆ ئێوەوە زەنگێک بێ بۆ هۆشیارکردنەوەی تەواوی کۆمەڵگا. بە کوردێکی پارا و پێتانەڵێن دانیشن بەخێر بمێنن بەخێر تەواوی ڕۆژەکەتان لە خۆشی و ئارامیدا بمێنەوە.